زۆر دەبیستین دەڵێن بڕۆن زێر بەکردن و زێر نامێنێ و زێر ئاوای لێ بەسەر دێ بەڵام ئەمن پێتان دەڵێم لەمە دوا دەبێ بچین زیویش بکڕین بەس کەسیش نەچێ بە قسەم کا لە بەرەوەی ئەمن شرۆڤەکاری ئەو بابەتەی نیم بەڵام کۆمەڵێک زانیاری سەرنجڕاکێشم بۆ هێناون ماوەی 14 ساڵە هێندەی دوێنێ شەوەیە نرخی زی و نەفڕیوە تەنها دوێنێ شەو نرخی زی و گەیشتە 14 وەرەقە و 8 دۆلار 1 کیلۆ زی و بای 14 وەرەقە و 8 دۆلار بوو جگە لەوە ماوەی مانگێکیش دەبێت زی و بەردەوام نرخەکانی بەرز دەبێتەوە کە تەنها مانگی ڕابردوو 5 دۆلار نرخەکەی زیادی کردبوو کە ئەوەش ڕێژەیەکی بەرزە شارەزایانی بوارەکەش دەڵێن چی؟ دەڵێن چەند هۆکارێکەیە کە وای کردووە زی بوو جۆرە نرخەکەی بەرز بێتەوە و ئەمنیش لێرە دوو هۆکاری گرنگ و سەرەکیتان پێ دەڵێن هۆکاری یەکەمیان سوودی بانقیە کە وەک دەبینین سوودی بانقە جیهانیەکان سوودەکانیان دابەزاند و سوودە بانقیەکانیان دابەزاند و بە تایبەتیش بانقی ناوەندی ئەمریکا ئەوە یەکێکە لە هۆکارەکان و هۆکارێکی تریش خۆتان دەزانن ئێستا ئێمە هەموو شتێکمان بۆتە تەکنەلۆژیا و ئەلکترۆنیات و ئەو جۆرە بابەتانە تەنانەت سیارەی ئەلکترۆنیش و سیارەی کارەبایی وەک دەبینین لەسەر شەقامەکان چەندە زۆر بوون هەر لەناو کوردستاندا چەندە زۆر بوو و بەگشتی ژیانمان زۆر بۆتە ئەلکترۆنی و زیویش یەکێکە لە کانزە بە نرخەکان کە لە ئەلکترۆنیاتدا بەکاردێت بەم جۆرەش ڕەواز لەسەر زی و زۆر زیادی کردووە خۆشتان دەزانن هەر شتێک لە بازاردا ڕەواجی زۆر لەسەر بێ نرخەکەی بەرز دەبێتەوە بەڵام سەرڕای ئەوانەش ئێستا یەک پرسیار دروست دەبێت کاکە ئێستا ئێمە بچین زی و بکڕین یاخودنا بۆ وەڵامی و پرسیارە من سەرەتاش پێم وتن کاکە مرۆڤەکاری و بابەتینی و زانیاری تەواوم لەسەرنی و ناتوانم ئێوە ئاڕاستە بکەم دەچین لێدوان لە کەسێکی شارەزا وەردەگری وەڵڵاهی هیچ قسەی ناکەم لێدوان نادەم لەسەر شتێک چکە خوا نەبێ کەس لەو وەزعی ئێستا تێناگا ئەوەی خۆی بکاتە شەڕۆفەکار گوناحی دەگات هەروەکو گوێتان لێبوو ماڵتان ناوە